چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. کۆمپانیای ئەتڵەس لاسیل گەورەترین فێستیڤاڵی بازاڕکردن لەسەر ئاسیا عێراق ڕێک دەخات. بۆ جاری چوارەم و لە چوارەمین فێستیڤاڵدا کۆمپانیا و خاوەن براندەکان بۆ بەشداریکردن بانگ هێژ دەکەین جیاوازتر لە ساڵان. بۆ ئەم جارە فێستیڤاڵی نێودەوڵەتی شار ڕێک دەخەین لە 11 بۆ 20 ئازار بە پێشکەشکردنی خزمەتگوزاری شایان بە کۆمپانیاکان و هاوڵاتیان چالاکیەکی پڕ هەیەجان پێشکەش دەکەین. خەڵاتی ڕۆژانە بۆ کڕیاران، نمایش و چالاکیە هونەری وەرزشیەکان، زیندووکردنەوەی کلتورە کوردەواریەکان لە چوارەمین فێستیڤاڵ و فێستیڤاڵە نێودەوڵەتیەکەی شار ڕوونما دەکەین. بازرگان و خاوەن کۆمپانیا بەڕێزەکان، ئەم فێستیڤاڵە فراوان بکەن و ڕاستەوخۆ لەگەڵ کڕیاران مامەڵە بکەن، بفەرمونون بەشداری بکەن، پەیوەندی بکەن بە 0751 741 48 10 0770 449 22 15. چوارەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەهار.